بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و جارێک کە هاتینە خزمەت ئەوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکە لە بەرنامەی نووسین و یادەوەری ئەڵقەی ژمارە 89 بۆ هیوای ئینشاءالله کە ئەم ئەڵقەیەش ئەو بابەتانی تیای باسەکرێ ئینشاءالله بابەت گەلێک بن یاخود زانیاریەک بن بۆ سەر خەرمانی زانیاریەکانی ئێوە. خۆشەویستانم بەتەکید ئەم بابەتی کە ئەمڕۆمە باسێکین نەسخ لە قورئاندا کە کتێبەکەی مامۆستا هەبوون و نەبوونی نەسخ لە قورئاندایە. بەتەکید ڕای جیاواز هەڵەگرێ، ئێمە ڕێز لە هەموو ڕایەکانەگرین و ئەو ڕایەش کە لێرە هەیە جەنابی مامۆستا عەلی باپیر لە ڕابردووە باسی کرد، وتی من ئەم ڕایە قەنەعەتم پێیەتی و هەروەها ئەمە جۆرێکە لە داکۆکیکردن لە قورئانی پیرۆز. بۆیە ئەگەر ڕایەکی تریش هەبوو لەو بارەیەوە ئێمە ڕێز لە ڕایەکەی تریشەگرین. مامۆستا گیان زۆر بەخێر بێ، سوپاس دەکەین. سوپاس کاک پەیوەندیوەش بەخێر بێن یاخوا. سوپاس دەکەین. مامۆستا لە ئەڵقەی ڕابردووە پرسیارێکم کرد سەبارەت بە بەوەی کە ئایا قورئان نەهاتووە کتێبەکانی دیکەی پێش خۆی نەسخ کرد بێتەوە یاخو شریعەتەکانی پێش خۆی شریعەتە ئاسمانیەکان هاتووە ئێمە واڵی ئەوانی نەسخ کردوتەوە بە جۆرە لە جۆرەکان، بەڵام لە کتێبەکەیە بەتایبەتی لە بەشی دووەمە ئایا نەسخ لە قورئانە ڕوویداوە لە خاڵ یەکەمدا دوای ئەوەی کە جەنابەت کۆمەڵک بەڵگای هێنیتەوە دەنووسی کەواتە شریعەتی ئیسلام هەموو بەرنامەکانی پێش خۆی نەسخ کردوتەوە لەو خاڵانەدا کە لەگەڵیاندا تێک دەگیرێ. جا مەبەستمان جارەکەی دیکە جەنابەت وتت واتە بە مۆتڵەقی کتێبە ئاسمانیەکان یاخود بڵێن شریعەتەکانی تر ڕەت نەکراوەتەوە. ئێستا ئەوەی کە لێرە جەنابن مەبەستە و مەبەست تێک گیرانە چییە مامۆستا؟ الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. كاك پەیوەند ئەو تعبیرە کە دەگوترێ ئیسلام ئاینەکانی پێشخۆی لابردوون نەسخ کردوونەوە یا قورئان کتێبەکانی پێشخۆی لابردوون و نەسخی کردوونەوە، ئەوە دوو ڕووی هەیە. ڕوویەکیان بێگومان خوا سبحانه وتعالى دوای ناردنی کۆتا پێغەمبەری خۆی محەممەد صلى الله تعالى عليه وآله وسلم و دوای دابەزاندنی کۆتا کتێب و پەیامی خۆی کە قورئانە بەشەریەتی ملزەم کردووە، پابەند کردووە بە پەیڕێویکردن لە قورئان و شوێنکەوتنی پێغەمبەری کۆتایی محەممەد صلى الله عليه وسلم. لەو ڕۆوە هیچ ئومەتێک هیچ کۆمەڵگایەک بۆی نییە بە دوای کتێبێکی دیکە بکەوێ و بە دوای پێغەمبەرێکی دیکە بکەوێ بیکاتە ئەڵتەرناتیف و بەدیل بۆ دوا کتێبی خوا کە قورئانە و بۆ دوا پێغەمبەری خوا کە محەممەدە صلى الله عليه وسلم. بەو اعتیبارە بەڵام دەبێ ورد بین بە اعتیبارێکی دیکە خوای پەروەردگار کە باسی قورئان دەکات لە سوورەتی مائیدەدا دوای ئەوەی باسی تەورات دەکا ئینا ئەنزەلنا التەورات، دوای باسی ئینجیل دەکا وآتەیناه الئینجیل بۆ عیسا عەلەیهی سەڵات وەسەلام، دوای دەفەرمێ وأنزلنا إليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه. دوای کتێبمان بۆ تۆ دابەزاند، کتێبەکەمان بۆ تۆ دابەزاند کەمە بەس قورئانە بە حەق دامان بەزاندووە، کتێبەکانی پێشخۆی بەڕاست دەزانێ و پێغەمبەرانی پێشخۆی بەڕاست دەزانێ، بەڵام بەسەریشانە و چاودێرە و مهەیمنا عليه. مەبەست لە هەیمەنەی قورئان بەسەر کتێبە پێشوەکانەوە و هەیمەنەی پێغەمبەری خاتەم صلى الله عليه وسلم بەسەر پەیامی پێغەمبەرانی پێشخۆی ئەوەیە کە ئەگەر شوێنکەوتوانی پێغەمبەران گۆڕانکارییان کردبێت یاخود لە بیرچوونێکیان بۆ پەیدا بوو بێ، چۆن خوای پەروەردگار هەردوو تعبیرەکەی بەکارهێناون وەنەسوو حەظ مما ذوکروا به، بەشێک لەوەی کە پێی ئامۆژگاری کرابوون لە بیریان چوو، هەروەها
يحرفون الكلمة عن مواضعه وشەکان لە شوێنی خۆیان لا دەدەن هەم بەدەست ئانقەز گۆڕانکاری کراوە لە کتێبەکاندا و هەم بەبێەوەی کە بیانەوێ بە لەبیر چوونەوە جا لە هەردوو حاڵەتەکەدا قورئان بەسەر کتێبەکانەوە چاودێرە و محەممەدیش صلى الله عليه وآله وسلم بەسەر پەیامی پێغەمبەرانی پێشخۆیەوە چاودێرە بەڵام هاوکات لەگەڵ ئەوە خوا پێغەمبەری کۆتایی مولزەم کردووە کە شوێن هیدایەتی پێغەمبەرانی پێشخۆی بکەوێت لە سوورەتی الأنعامدا دوای خوای متعال ناوی هەژدە لە پێغەمبەران دێنێت عليهم الصلاة والسلام کە تەنیا لەو شوێنەدا لەو سیاقەدا ناوی ئەو هەژدە پێغەمبەرانە هاتووە لە کۆتایی دەخوا دەفەرمێ أولئك الذين هدى الله فبهداه مقتده ئەوانە کەسانێکن ئەو پێغەمبەرانە کە خوا ڕاستەڕێی کردوون تۆش بە دوای ڕێی ڕاستی ئەوان بکەوە کەواتە دەبێ وریابین لەلایەکەوە لە دوای هاتنی قورئان و لە دوای هاتنی پێغەمبەری کۆتایی محەممەد صلى الله عليه وسلم هیچ کەس بووی نییە بە دوای کتێبێکی دیکە بکەوێ و بە دوای پێغەمبەرێکی دیکە بکەوێ بە ڕەهایی بەڵام لەلایەکی دیکەوە ئەو قورئانە کە دوا کتێبی خوایە کتێبەکانی پێش خۆی بەڕاست دەزانێت وەکو چی وەکو ئەسڵەکەیان نەگوواکو واقعی ئێستایان وەکو واقعی ئێستایان دەستکاری کراون و گۆڕانکاریان تێدا کراوە هەر کەسێک من کە بە وردی لێکۆڵینەوە کە دۆلەباری پەیمانی کۆنەوە بە هەر 39 کتێبەکەی یا بە هەر 49 کتێبەکەی بە سەرژمێرێکی دیکە و لێکۆڵم کردو لەبارەی پەیمانی نوێ بە هەر 4 ئینجیلەکە و هەموو ڕیسالە و شتەکان دیکە کە لەگەڵ پەیمانی نوێدان و دیڕاستەی کتێبی سابیئەکانم کرد و هەردوو کتێبەکەیان یەکیان کەنز ڕەبا ئەوی دیکەش تەعالیم و مەواعظ یحیا بن زەکەریە هەروەها دیڕاستەی ئاڤێستام کردووە ئەوانە خۆیان پاڵ دەدەنە لای خوای پەروەردگار یاخۆ شوێنکەوتوەکانیان بە کتێبی خۆیان دادەنێن چەند لیان دەسەلمێنرێ و چەند نێسانمێنرێ تەورات و ئینجیل ئەوە دیارە بەڵام خوا باسی تەورات دەکات بەڵام ئێستا لەگەڵ تەورات کە خۆی 5 سیفرە ئێستا وێڕای ئەو 5 سیفرە 34 کتێبی دیکەشیان خستوونە گەڵ کە بە هەمووی دەگوترێت پەیمانی کۆن وەخوا باسی ئینجیلێک دەکات بەڵام ئێستا 4 ئینجیلیان بە ڕەسمی تەبەنی کردوون وێڕای نامەکانی بۆڵس و هندێشتی دیکەش جا مەبەستم ئەوە بەنسبەت ئەوانەوە گەرنا ئەسڵی تەورات و ئینجیل لە خواناوی هێناون بەڵام باسی سابیئەی کردووە خوا لە سوورەتی حەجدا هەر لەوێدا باسی سابی لە چۆن شوێنی کەشدا دووسێ شوێنی کەش هاتوو لێ باسی سابیئە کراوە تەنیا لەوێدا باسی مەجووسیش کراوە بەڵام وەکو خۆیان وەکو کۆمەڵی سابیئە و کۆمەڵی مەجووس بەڵام باسی کتێبەکەیان نەکراوە و باسی مشریکینیش کراوە لەوێدا مەبەستم ئەوەیە کە دەبێ ورد سەرنج دەین لەلایەکەوە لە دوای هاتنی پێغەمبەری خاتەم و دوای دابەزێنرانی دوا کتێبی خوا کەس بۆی نییە بە دوای کتێبێکی کە بکەوێ و بە دوای پێغەمبەرێکی کە بکەوێ لەلایەکی دیکەشەوە ئەو پێغەمبەرە کۆتاییە صلی الله عليه وسلم پێغەمبەرانی پێش خۆی بەڕاست دەزانێ و ئەو کتێبە کۆتاییە کتێبەکانی پێش خۆی بەڕاست دەزانێ وەکو ئەسڵەکەیان کە هەمویان لەلایەن خواوە دابەزێنراون جا ئەمما ئەوە کە لە دوای دابەزێنرانی قورئان و دوای نێردرانی پێغەمبەری کۆتایی کەس بۆی نییە بە دوای پەیام بەرنامەکانی دیکە بکەوێ لەبەر چی لەبەر دوو هۆکاری سەرەکی یەکەم خوای پەروەردگار ئەو کتێبانەی پێشووی کە بۆ پێغەمبەران دابەزاندوون لە قەدەرە و قۆناغ و هەلو مەرج و کۆمەڵگایە بوو کە ئەو پێغەمبەر تێدا ژیاوە یەک دوو ئەو کتێبانە کە ئەگەر وەکو خۆشیان مابانەوە کەواتە ئەگەر وەکو خۆشیان مابانەوە کۆمەڵگای ئێستای بەشەریان پێ ڕێک نەدەخرات چونکە خوا سوبحانە وتەعالە ئەو کتێبانەی بۆ کۆمەڵێکی دیاری کراو لە شوێنێکی جوگرافی دیاری کراو لە کاتێکی زەمەنی دیاریکراودا دابەزاندووە و ئەو پێغەمبەرەش عەلەیهی سەڵات وەسەلام هەر کامێکیان بۆ کۆمەلگایەکی دیاریکراو هاتووە بەڵام پێغەمبەری کۆتایی بۆ هەموو مرۆڤایەتی بە پانایی زەمین بە درێژایی زەمان کەواتە
ئەگەر نەش گۆڕدرابانایە هەر نیان دەتوانی کاروباری ئێستای کۆمەلگای بەشەری ڕێکخەن. وێڕای ئەوەش هۆکاری دووەوە کە دەستکاری کراون گۆڕدراون و هەر کەسێکی دەڵێنە خێر با تەماشا بکە. یعنی ئێستا وەکو جاری دیکە باسمان کردو لە بۆنەی دیکەدا لە پەیمانی کۆندا شتیوای تێدا هەیە لەبارەی پێغەمبەرانەوە و لەبارەی خوای پەروەردگارەوە کە بە هیچ جۆرێک وحی خوا نییە بۆ وێنە لە پەیمانی کۆندا خوا سبحانه وتعالى دوای ئەوەی ئادەم لە درەختە قەدەغەکراوەکە دەخۆن لەگەڵ حەوا خوا بانگی ئادەم دەکە ئادەم لە کوێی ئەو بڵی خوا نەزانێ و پاشان لە پەیمانی کۆندا هاتووە کە خوا بە فریشەکان دەفەرمێ ئەوانە لەو درەختە قەدەغەکراوەیان خوارد ئەگەر بێت و دەستیش بگەێن نەزانیاری وەکو ئێمەیان لێ دێت یعنی شتی سەیر و عەجایب و لەبارەی پێغەمبەران و شتی زۆر نالایق باس کراوە کەواتە هەم وەکو واقعی خۆیان ئەگەر ما باشنەوە بۆ ئێستا نەنێردرابوون هەم وێڕە ئەوە دەستکاریش کراون و گۆڕدراویشن بەڵگەمان ئەوە لە ڕووی منطیقیەوە لە ڕووی نەقلیەوە ئەوە لە ڕووی عەقلیەوە باسمان لە ڕووی نەقلیەوە خوای پەروەردگار دەفەرمێ بە پێغەمبەری خاتەم عليه الصلاة والسلام دەفەرمێ قولوا آمنا بالله وما أنزل إلينا وما أنزل إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وما أوتي موسى وعيسى وما أوتي النبيون من ربهم لا نفرق بين أحد منهم ونحن له مسلمون كواتا پێغەمبەری خاتەم عليه الصلاة والسلام شوێن کەوتوانی پێغەمبەری خاتەم ملزەم کراون بڕوابێن بە هەموو کتێبەکانی کە بە هەموو پێغەمبەران دابەزێنراون بەڵام دوایی دەفەرمێ فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا وإن تولوا فإنما هم في شقاق فسيكفيكهم الله وهو السميع العليم ولا سورة البقرة ئەگەر وەکو ئەوەی تۆ ئیمانت هێناوە ئەوانش ئیمانیان هێنا ئەوە ڕێی ڕاستیان گرتووە بەڵام ئەگەر پشتیان تێکرد ئەوانە لە دووبەرەچیدان وەخوا ئەوانت لە کۆڵ دەکاتەوە. لە سوورەتی آلی عیمرانیشدا خوای پەروەردگار دەفەرمێ قل للذين أوتوا الكتاب والأميين أأسلمتم فإن أسلموا فقد اهتدوا وإن تولوا فإنما عليك البلاغ والله بصير بالعباد. بە نەشارەزایان لە کتێبەکانی خوا و بە خاوەن کتێبەکان بفەرموو ئەی محەممەد ئایا مسلمان بوون ئایا ملکەش بوون بۆ خوا بۆ دوا پەیامی خوا ئەگەر ملکەش بوون ئەوە ڕێی ڕاستیان گرت و ئەگەر نا ئەوە تۆ تەنیا گەیاندنی پەیامی خوا لەسەرە و پێغەمبەر عليه الصلاة والسلام هەم بڕگەیەکتم باتەوە بکەم پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ والذي نفسي بيده لا يسمع بي يهودي ولا نصراني ثم لم يؤمن بي إلا لم يدخل الجنة أو إلا حرم الله عليه الجنة. دەفەرمێ سوێن بەوەی جانی منی بەدەستە هیچ جوولەکەیەک و نەسڕانیەک ناوی من نابیستێ و لە صحیح بوخاری مسلم داهاتوە حەدیثە ناوی من نابیستێ دوای ئیمانیشم پێ ناهێنێ مەگەر خوا لێی قەدەغە کردو بچێتە بەهەشت یاخود ناچێتە بەهەشت. لەبەر چی لەبەرەوە کە بە ناوی دینی خواوە بە دوای شتێک دەکەوێ کە خوا بۆ ئێستای نەناردووە بۆ ئەگەر تەوراتە بۆ 3500 ساڵ لەمە پێشی ناردووە ئەگەر ئینجیلە بۆ 2000 ساڵ زیاتر لەمە پێشی ناردووە و بۆ کۆمەلگایەکی دیاریکراوی ناردووە. بۆیە بەڵێ لە دوای هاتنی پێغەمبەری کۆتایی محەممەد عليه الصلاة والسلام و دوای دابەزێنرانی دوا کتێبی خوا هیچ کەس بۆی نییە بە دوای کتێبی بکە بە دوای پێغەمبەرێکی بکەوێ لەگەڵ ئەوەشدا کە ئەو کتێبە دان بە ئەسڵی هەموو کتێبەکاندا دێنێ کە لە خواوە دابەزێنراون و ئەو پێغەمبەرش بڕوا بە هەموو پێغەمبەرەکانی پێشخۆی دێنێ و ڕێزیان لێ دەگرێت و فەرمانیشی پێکراوە لە هێڵە گشتیەکاندا لە خاڵە هاوبەشەکاندا شوێنیان کەوێ و پەیڕەویان لێ بکە. لە بەشی سێمدا کە باز لە هۆکارەکانی بە هەڵەداچوونی هەندێک لە توێژەرانی قورئانەکەی لەبارەی نەسخەوە مامۆستا هەڵبەت ئەوەی من تێگەشتە بم هۆکاری سەرەتا و کۆتایی ئەوەیە کە تێگەشتنەکە لە نێوانی زانانی پێشین و پاشین جیاوازە ئەوان جۆرێک تێگەشتون لە بەرنامەکانی ڕابردووشە ئیشارەتە ما پێکرد قسەمان لەسەری کرد بەڵام هەندێک مامۆستا گومان لەواکەن کە معقول نییە چەند سەدەیەک بەسەر ئومەتی ئیسلامیا تێپەڕی بێ و یعنی خەڵک وەکو ئەوەی کە یاخود زانان وەکو ئەوەی کە پێویستە وەکو ئێستا لە نەسخ تێنەگەیشت بن. قسەکە لەسەرەوەی هەندێک پیان وایە ئەم تێگەشتنە ڕەنگە هەبوو بێ بەڵام دەستێک هەیە نەهێشت و ئەم زانیاریانە نەقڵ بێ یاخود بنووسرێتەوە چیت هەیە مامۆستا لەبارەیە؟ کاک پەیوەند ئەوە جارێ ئەمە باسمان کرد کە زانایانی لێکۆڵەرەوە
بوين القرطبي لك تفسير كي خويد الجامع لأحكام القرآن، ابن قيم الجوزية لكتابي كتابنا وداركي خو إعلام الموقعين عن رب العالمين، الشاطبي لكتابنا وداركي خويد الموافقات، هروها ولي الله الدهلوي لكتابنا وداركي خويد حجة الله البالغة أو كي سامن ليادمن ولا زاناني هاو شرخش محمد خضري بك لكتابك خويد أصول الفقه وهيدي كش زاناني لكولارو زاناني قلبوا أو ينزور باش زانيوا أويك لو دا بهالدا شو براسي هدي لزاناني لقريز مان بو هموان أو بكلم لو بابتدا نعلم لهم وشتي بلا لو بابتدا سرشيل بون سطحي بون شون وشي نسخ بيشتر باس مان کرد که بمعنای لابردن دی بمعنای گورین دی بمعنای گواسنوی شتێک لە شوێنێکەوە دێ باسم کرد لە ئاەتەکانی قورئانیشدا هەمووی بەڵگە نمونەمان لەسەر هێنایەوە وشەی نەسخ بە واتایانە هاتووە بەڵام واتای سەرەکی نەسخی لابردنە سڕینەوەیە دەگوترێ نەسەخەتی شەمس و ظیلە خۆر سێبەرەکەی لابرد خۆر کە دەردەکەوێت سێبەر نامێنێ ئەوە مانە ئەسڵەکەیەتی بەڵام دوایی بە معنای گواستنەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێک گۆڕین بەو مانایانەش دێت ئەوە مانە ئەسڵەکەی نەسخە بەڵام لە زاراوی زانایانی پێشیندا وشەی نەسخیان بەکار هێناوە کە دەگونجێ بڵێ نەسخی جوزئی چۆن ئاەتێک بە گشتی باسی شتێک دەکا بە عامە ئاەتێکی دیکە ئەو چەمکە گشتیەی تایبەت دەکا یاخود ئاەتێک بە ڕەهایی باسی شتێک دەکا ئاەتێکی دیکە دێ ئەو چەمکە ڕەهایە مطلقات دەبەستێتەوە بە هەندێک لە تاکەکانیەوە تەقییدی دەکا ئاەتێک بە کورتی باسی شتێک دەکا ئاەتێک کە دێ تەفسیلی ئەو شتە دەدا کە بە کورتی باس کراوە یاخود هەندێک لە حکمە شەرعیەکان بە پلە پلە دابەزیون بۆ وێنە قەدەغەکردنی خەمڕ کە پێشتر باسمان کرد بەلای کەمەوە 4 قۆناغی ویستون تا حکمی کۆتایی هاتووە هەروەها هەندێک لە حکمە شەرعیەکان خوای پەروەردگار بۆ حاڵەتێک حکمێکی داناوە کە ئەو حاڵەتە گۆڕا حکمێکی دیکە دادەنێ معناوانی ئەوەی پێشێ لاسووە وەکو ئەوە کە لە سوورەتی ئەنفالدا خوای متعال دەفەرمێ إن يكن منكم 20 صابرون يغلبوا 200 ئەگەر ئێوە 20 خۆراگرتانە بەسەر 200 دەزاڵ دەبنەوە تەیەک بەدا دوایی دەفەرمێ الآن خفف الله عنكم وعلم أن فيكم ضعفا فإن يكن منكم 100 صابرة يغلبوا 200 وإن يكن منكم 1000 يغلبوا 2000 بإذن الله ئێستا خوا بۆی سوک کردن ئەگەر 100 خۆراگرتان هەبن ئەی مسلمانینە بەسەر 200 لە دژمنان و بێبڕواندا زاڵ دەبن ئەگەر 1000تان هەبێ بەسەر 2000 دا زاڵ دەبنەوە تەیەک بە دوو ئەمە هەردوو حکمەکان هەر هەن یەکیان بۆ حاڵەتی قووەت ئەگەر مسلمانان وەکو زاراوی ئەمڕۆ کواڵێتی ئیمانەکەیان نەوعیەتی ئیمانەکەیان زۆری ئیمانەکەیان زۆر چاک بێ یەک بەدە دەبێ بوەستن بەڵکو جاری وایە زیاتریش ئەگەر زۆری ئیمانەکەیان دابەزی چۆنیەتەکەی دابەزی بەلای کەمەوە دەبێ یەک بە دوو بوەستن کە ئێمە ئێستا بەداخەوە ئیمانی مسلمانان و پابەندیان بە ئیسلام و هەموو ئەو شتانی کە پێویستە بۆ ئیمانداران وا دابەزیوە تەماشا دەکەی کە ئەو هەموو مسلمانگەرە لە بەرامبەر مستەجوولەکەیەک لە قەواری زایونیدا دەستە پاچەن هەڵبەتە واش نییە کە ئەوان زۆر بەهێز بن چونکە لە بەرامبەر حیزبێکی ئیسلامیدا لە بەرامبەر حەماس شکستیان خوارد ئەم لەم شەڕی دوایەدا بەڵام مەبەستم ئەوەیە کە بەگشتی مسلمانان لە بەرامبەر ئەهلی کوفردا دەستە پاچەن ئەویش بەهۆی حکمڕانە خۆ بەدەستەوە دەرەکانیان و حکمڕانە ملکەچەکانیان حکمڕانە لادەرەکانیان کە ئەو پەندەیان بەسەردا سەسپی دەڵێگە سەرکردەی شێران ڕێوی بێر بە ڕێوی حسابن ئەگە سەرکردەی ڕێویانی شێر بێ
حکمی شێریان پێدەدا جامە بەستم ئەوەیە کە کاتی خۆی زاراوی نەسەخ لە نێو زانایانی پێشیندا بە هەموو ئەو چەمکانە بەکار هاتووە کە گوتویانە نەسەخت هذه الآية تلك الآية مەبەستیانەوە بوو کە ئەو ئاەتەی پێشێ گشتی بووە ئەم ئاەتە تایبەتی کردووە یاخود مطلق بووە تەقییدی کردووە بەنداری کردو یاخود مجمل بووە تەفسیلی پێداوە بەڵام دوایە زانایان کە لەبارەی ناسیخ و منسوخ و نووسیان و کتێبی لەبارەی ئوسولی فیقه و نووسیان و ئەوانە زاراوێکیان دانا گوتیان النسخ إزالة وحي سابق بوحي لاحق چەند جۆرە پێناسیان کردووە یا إزالة حكم سابق بحكم لاحق جاء بعده بە چەند جۆرە پێناسیان کردووە نسخ بریتێت لە لادانی یاخود سڕینەوەی لابردنی حکمێکی پێشتر بە حکمێکی دواتر یا وحیێکی پێشتر بە وحیێکی دواتر بە چەند جۆرە پێناسیان کردووە ئەو پێناسەی زانایانی دوایە کە چەسپیوە لە عەقلی هەندێک لەو زانانە دەکە وەکو گوتم لێکۆڵەرە و قوڵبووەوە نەبوون لەو قەزیەدا مەرجین لە هیچ شتێکدا قوڵبووە نەبوون وایان زانیوە کە زانانی پێشێ بۆ وێنە عەبدوڵای کوڕی عەباس کە گوتوێتی نەسەخت هذه الآية تلك الآية وان زانیو هەر بەو چەمکەی دوایە بەکاری هێناوە کە حکمەکەی لابردو یەکجاری نانزانیوە مەبەستی پێ ئەوە بووە حکم ئاەتەکەی پێشێ گشتی بووە بەڵام ئاەتەکەی دوایە تایبەتی کردووە یاخود مطلق بووە ئەویان بەستوێتەوە وەکو نمونەم هێناوە پێشتر دواتش هەر نمونە دێنینەوە کەواتە کاک پەیوەند قەزیەکەەوە نییە بڵێ ئەو زانایانە هەموو زانایانی ئومەت لەوەدا بە هەڵەدا چوو بنا هەندێک لەو زانایانەی کە بازنەی نەسخیان زۆر فراوان کردووە وەکوی چێ لەو زانانە هیبەتوڵڵاهی بن سەلامە کە گوتوێتی ئاەتی سەیف 240 ئەوەندە ئاەتەی نەسخ کردوێتەوە کە ئاەتی سەیفمە لە قوڕاندا هەر نییە یعنی وشەی سەیف لە قوڕاندا هەر نهاتووە مەبەستی پێ ئاەتی ژمارە 5 سوورەتی ئەتەوبەیە هەروەها النەحاس لە کتێبیشدا بنای الناسخ والمەنسوخ و زۆری دیکە بەڕاستی زۆریان ئەوە ڕایان بووە کەواتە ئێمە ئێستاگە بڵێن نەسخ هەیە لە قورئاندا بە واتایەک فراوان کە چ تەخسیصی عام بێت چ تەقییدی مطلق بێت چ تەبینی مجمل بێت چ تەدەڕوج بێ بەڵێ دڵی نەسخ هەیە لە قورئاندا بە واتایە کە ئەو ئاەتەی تایبەت کردووە ئەو ئاەتەی تەقیید کردووە ئەو ئاەتەی تەفسیل داوە ئەوە هەیە بەڵام بە واتایە کە نسخ هەبێ لە قورئاندا واتە ئاەتێک هەبێ ئاەتێکی کەی لابر بێ بخوێندرێتەوە حکمی پێ نەکرێت شتیوانی لە قورئاندا و من تەحەدا دەکەم و وەکو جاری کە باسم کرد لە هەموو تەفسیری قورئان بوومە من ئاەتێکم ڕوبەڕوو نەبووەوە ئاەتێکم نەبینیوە لەگەڵ ئاەتێکی کەدا تێک بچیرێ کە هیچێک لە مەرجەکانی نەسخەوەی دەبێت تێک بگیرێنەوە دوو ئاەتە ناچاربی بڵێ وەڵا ئەو ئاەتە ئاتەی لابردۆ شتیوان نییە و دواییش لە درێژەی ئەڵقەکاندا نمونە دێنینەوە لەو بارەوە زۆر باشە مامۆستا بە ناوبڕێک وەرگرین ئینشەڵا درێژە بە گفتوگۆکەمانە دێ باش بەڵێ خۆشەویستان دەچینە ناوبڕێک و دواتر دێنەوە خزمەتە بەڵێ خۆشەویستان جارێک کە سەڵەو لە ئێوە خۆشەویست مامۆستا با ڕایەکی بەرامبەریش بێنین هەندێک جار ئەو بەڵگایی کە بە دەست ڕای بەرامبەری شەوەیە جار بەڵگەکە منتیقا ڕێشی تێچێ بۆ نموناوان باس لەوا کە نەڵێن نەسخ لە سەردەمی سەحابە و لە سەردەمی تابع و تابعینیشە تاکوەگاتە ئەبوو مسلیمی ئەسفەهانی ئەوە یەک جۆر تێگەشتن بۆ نەسخە بۆ کە ئەو نەسخەکە ئەوان قەناعەتیان پێێتی بە هەر حاڵ دوایش قسەکە لەسەر ئەوە کە نەڵەن ئەوانی کە باوەڕیان بە نەسخی قورئانیش نییە بە جۆرێکی دیسان قەناعەت بەواکەن کە نەسخ لە قورئانە هەیە ئەوژەوەیە کە ئەوان زۆرتر لە ڕووی زمانەوانیەوە لە ڕووی کەلیماتەوە یاری بە کەلیماکەن بە کوردەکەی ئەگەر نا ئەوانش کاڵەن ئەم ئاەتە مەسەلەن بۆ منە عامەوە هاتووە تایبەت کراوە ئەم ئاەتە یعنی بەو شێوەیە پۆلێنیەکەن ئەویش هەر جۆرێکە لە نەسخ بەڵام ئەوان زیاتر لەسەر ئاستی زمان لەسەر ئاستی کەلیمە شوێن و شوێن بە کەلیمەکەکەن کەلیمەکان ڕیزەکەن و بۆەوەی کە بە جۆرە لە جۆرەکان نەسخەکە بشارنەوە جەنابە بە ماڵێکی کاک پەیوەند دەبێت هەر لە سەرەتاوە گوتم ئەم بابەتە بابەتێکی وردە دەبێ هەم خۆمان کە لەبار و توێژ دەکەین و هەم
ئەوانەی کە دوای وتوێژەکەی ئێمە دەبێننەوە گوێبیستی قسەکانمان دەبن دەبێت هەموو ورد بین. تەماشا بکە لە سەردەمی ئەصحابدا خوا لێیان ڕازی بێ بەڵێ وشەی نەسخ بەکار هاتووە، لە سەردەمی تابعین واتە شوێنکەوتوانی هاوڵانیشدا خوا لە هەمویان ڕازی بێ وشەی نەسخ بەکار هاتووە لە دوای شوێنکەوتوانیش تابعین و دواتریش. بەڵام وەکو گوتم ئەشاتبی کە زانایەکی زۆر معتەبەرە، ئیبن قەیم الجەوزیە زانایەکی زۆر بەرجەستەیە، وەلی وڵای دەهلەوی زانایەکی زۆر بەرجەستەیە، هەروەها القورطبی ناوم هێنا پێشتر ئەویش یەکێکە لە زانا بەرجەستەکە و زۆری دیکە لە زانایان کە من ئێستا ناویانم هەموو لە یاد نییە، دەڵێن ئەو واتاو چەمکەی کە زانایانی پێشین وشەی نەسخیان پێ بەکارهێناوە جا بۆ لەوەی دوایی بەکاریان هێناوە. هی پێشێ کە گوتویانە ئەم ئاەتە ئەو ئاەتەی نەسخ کردوێتەوە مەبەستیان ئەوە نەبوو کە حوکمەکەی لابردووە یەکجاری، مەبەستیان ئەوە بووە کە ئەو ئاەتەی پێشێ بەگشتی هاتووە ئەو ئاەتەی دوایە تایبەتی کردووە و یاخو ئاەتێک بە ڕەهایی هاتووە ئاەتێکی دیکە چەمکەکەی ڕەها بۆ ئاەتێککە چەمکەکەی بەنددار کردووە یا ئاەتێک بە مبهەمی هاتووە بەحسە واتایەکی گشتی گەیاندووە یا واتایەکی فراوان ئەو ئاەتەی دیکە واتاکەی ڕوون کردوێتەوە. زانایانی پێشین بەو سێ واتایە بەو سێ چوار واتایە بەکارهێنا بەوەشیان هەر بەکارهێناوەکە ئەو ئاەتە ئەو ئاەتەی لابردووە ڕەنگە لە نێوان هێندەی لە هاوڵاندا ئەو ڕایش بوو بێ. بەڵام گرنگە بزانین زانایانی پێشین کە وشەی نەسخیان بەکارهێناوە بە هەم ئەو واتانە بەکاریان هێناوە، بەڵام زانایانی پاشین کە وشەی نەسخیان بەکارهێناوە بۆ وێنە النەحاس لە کتێبەکەی خۆیدا الناسخ والمنسوخ، یا السیوطی لە الإتقان في علوم القرآن، الزركشي البرهان في علوم القرآن، و ابن سلامة البغدادي هبة الله ابن سلام البغدادي ئەو هەموو ئەوانە کە وشەی نەسخیان بەکارهێناوە بە واتایەکی دیاریکراو گوتویانە واتە ئەو ئاەتە ئەو ئاەتەی لابردووە حوکمەکەی لابردووە نەهێشتووە کەواتە جیاوازیز هەیە، یعنی میش ناڵم وشەی نەسخ بەکار نەهاتووە. بەڵام دەڵێم لە سەردەمی پێشیندا زانایان وەکو ئەو زانانەی ئاماژەم پێدان گوتویانە زانایانی پێشین وشەی نەسخیان بە چەند واتایەک بەکارهێناوە، زانایانی پاشین وشەی نەسخیان بە یەک واتا بەکارهێناوە ئەوی بریتە لە لابردنی حوکمێکی دواتر بۆ حوکمێکی پێشتر تەواو نقطە سەری دێڕ ئەوان تەنیا بەو واتایە بەکاریان هێناوە. دوایی کە تەماشای کتێبانیان کردووە بۆ وێنە تەماشای جامیع البەیانی الطەبەریان کردووە یا تەفسیرەکانی دیکەیان کردووە یان قسەکانی ئیبن عەباس یا قەتادە یا ئیبن سیرین عیکریمە گویان لە قسەی ئەو زانایانە گرتووە وشەی نەسخیان بەکارهێنا وان زانیوە هەر بە هەمان ئەو چەمک و واتایە کە ئەوان پێی بەکاردێنن. دوانە ئەیوەنی عەبدوڵای کوڕی عەباسی دەڵێ ئەو ئاەتە واتەی نەسخ کردووە لە حاڵەتە کە عەبدوڵای کوڕی عەباس خوا لە خۆی بابی ڕازی مەبەستیەوە نەبوو ئەو ئاەتە واتەی یەکجاری لابردووە، مەبەستیەوە بوو کە ئاەتەکەی پێشێک واتاکەی گشتی بووە ئەوەی دوایە واتاکەی تایبەت کردووە. بۆ وێنەم هێنایەوە کاتی خۆی خوای پەروەردگار دەفەرمێ من كان يريد حرث الدنيا نؤته منها وما له في الآخرة من نصيب. هەر کەسێ بەرهەمی ژیانی دنیای بوێ دەیدەینێ وانە ئەوە بە مطلقی گوتوێتی پێی دەدەین هەر کەسێ ژیانی دنیای بوێ بەرهەمی ژیانی دنیای بێ پێی دەدەین کەچی لە سوورەتی ئیسراءدا دەفەرمێ من كان يريد العاجلة عجلنا له فيها ما نشاء لمن نريد. چەند قەیدی خستونە سەر من كان يريد العاجلة تركس جاني بلي بيجاني دنيا عجلنا له فيها ما نشاء لمن نريد. أو أندي كبمانوي بوي بيش دخين بو هر كسي كبمانوي هم أندازي كبوي بيش دخين هم بو كسكا كبوي بيش دخين هر دوشي بس راوتو بويستي خواوا هي بيش فرميتي نؤتيه منها بمطلقي بلا أوي دوايا دو قيدي خصونا سري هم أندازكي بس راوتو بويستي خواوا نەک بە مطلقی بیدەینێ هەم بۆ هەر کەسێک کە خوا بێوێ نەک بۆ هەموو کەسێک
ئەوە تەقییدی مطلق هەروەها خی پرگاشتێکی بەگشتی فەرمەوە دوایی تایبەتی کردو بهێنێ لە تاکەکانی و ئەوەش نمونەی زۆرە یاخود شتێک بە مجمەلی هاتووە دوای تەفسیلی پێدراوە زانانی پێشێ هەم هەم ئەو واتانە و شێ نەسەخیان بەکارهێناوە زانانی دوایەکە ڕێککەوتون لەسەر پێناسەکردنی نەسەخ بەوەی کە لابردنی حکمێکی دواترە بۆ حکمێکی پێشتر یا وحیکی دواتر بۆ وحیکی پێشتر ویان زانانی پێشی هەر بە واتایە بەکارێنە بۆ یەکتوان ئەوە نیە تا نەسەخەر هەبووە ئەو شەی نەسەکەەوە بەکارهێنەوە بەسییان پێ ئەوە نەبوو کە توێستان بست حاڵی بووی ئینشاڵڵا ئەوانش کە تەماشامان دەکەن گوێبیستمانەوەی حاڵی بوو باش مامۆستا ئێستا بینەرێک حەقی خۆیەتی بپرسێ بڵێ ئەم بابەتی ئێوە باسیەکەن ئەوانەی کە ئەڵەن نەسخ لە قورئانە نییە مەبەستەکان دیارە کە ئەوەیە لە شەئنی خوای پەروەردگار ینی ناگونجێ بۆ نمونە ئاەتی خوای پەروەردگار قسەی خوای پەروەردگار مەسەلەن بۆ نمونە بۆ زەمانێک کە دوایی دێنە سەرەوەش بۆ زەمانێک مەسەلەن بۆ گونجاو بێ بۆ زەمانێکی کە گونجاو نەبێ یان مەسەلەن ئاەتێکی تر بێ مەسەلەن تعدیلی ئەو مەبەستە بکە یا مەسەلەن ئەو حکومە بکە باش ئەی بەرامبەر کە داکۆچی زۆر لە ئەوواکەن کە نەسخ لە قورئانە هەیە یعنی باشە چی هەیە لەسەر ئەوە پەچی کەوتبێ مامۆستا ئەگەر بڵێن نەسخ لە قورئاندا هەیە یا بڵێن خوا نەخواستە بڵێن نییە بە جۆرە لە جۆرەکان ئەوە پەچی کەوتبێت چه حکومەیەکە چی هینەکەی ینی قسەکەی بەرامبەریش لە چۆ خزمەتی مەسەن بۆن من قورئانی پیرۆزەکات خزمەتی دینی خوای پەروەردگارەکە دینی خزمەتی ئیسلامەکە ینی مەبەستی ئەوانش لەوە چیەکەوە نەداکۆچیەکەن وڵای من بەڕێز و حرمەتەوە بۆ هەموو ئەو زانانی کە ئەو ڕایان هەبووە وە هەیە حاڵی نەبوون بیان بووە یعنی پێیان وا بووە کە بە فیعلی خوای پەروەردگار ئاەتێکی فەرمووە دوای چەند ڕۆژێک هەندێک ئاەت هیبەتوڵڵا بن سەلامە دەڵێ ئاەتی سەیف ئاەتی ژمارە 5 سوورەتی ئەتەوبە كذا فرمي فإذا انسلخ الأشهر الحرم فاقتلوا المشركين حيث وجدتموهم وخذوهم واحصروهم واقعدوا لهم كل مرصد فإن تابوا أقاموا الصلاة وآتوا الزكاة فخلوا سبيلهم إن الله غفور رحيم هبة الله بن سلامة رحمة إخوائي لي دل أم آياتي سيف سطو تشلو أون دا آياتي سطو تشل آياتي دو سطو تشل آياتي نسخ كدوتو كم آياتان أواني نسخ كدونو في هم آياتان كذا فاعفو عنهم واصفح فاصبر فانتظر همو نسخة بويا دلم حالي نبون بوا أصلا حالي نبون ولا لسونتي ما مالك كذا نقول كوم القا حالي نبون ولا روش أكاري بيغمبر صلى الله عليه وسلم حالي نبون ولا يعني لا سروشتي جاني بشر لسرزبي جات ما شايكه دعي دليه ونسخ أولها آخرها أولها هر أو آياتي بينج لسورة التوبة كناوي بنا حق ناوي آية السيف كوشي سيف للقرآن ده هرنا هاتوا وشيء أسلحة هاتوا لسورة النساء ده وشيء أسلحة شككان بلا مشي سيف نهاتوا للقرآن ده كسي أو آياتان بنا حق ناو آياتي سيف وببير راي ابن سلامة بملي دوستو شل آياتي فيها البريوة دوستو شل آياتي في نسخ كدوتوا دعاي دلي خوشي آياتك سيدة فرمي فإذا انسلخ الأشهر الحرم فاقتلوا المشركين حيث وجدتموهم وخذوهم واحصروهم واقعدوا لهم كل مرصد أما كدلي هم أو آياتين نسخدونه وكدلي لقى الخلق لسر خوبا تشاو بوشيان لي بكا آرام بقرا تشاو الريبكا عفويان بكا لقى ليان ستينك فراوان بدل وانا هم منسوخا باشا يعني هم آياتين باسي سماحته لبرديو بيكوجان وتبايد كدله همي نسخ كدون أم آياته دعاء دله كوتاي أو آية تشكد فرمي فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فخلوا سبيلهم قرقرانا ونوجي عن برباكدو زكاة ياندا ريان بردة أم كوتاي آية كشي نسخ كدو توكد دعاء ودو صوت وسل آياتي لا بردوها كما كاكا بيوان براستي الأما شايستي فرمايشتي إخواني خوايك سبحانه وتعالى كذا فرميه كتاب أحكمت آياته ثم فصلت من لدن حكيم خبير كتابك آيات كان قائم كراون إحكام يعني قائم وبتو
دوای ڕوون کراونەوە لەلایەن خوایەکی کارزانی شارەزاوە. هەروەها خوا لەبارەی کتێبی خۆی دەفەرمێ لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه تنزيل من حكيم حميد. نە لە پێش دەستیەوە نە لە دوایەوە ناحەقی ڕووی تێناکە لەلایەن خوایەکی شایستەی کاربەجێی شایستەی ستایشەوە دابەزێنراوە و گەلێک وەزفی دەکەی خوا سبحانه وتعالى بۆ قورئان وإنه في الكتاب لدينا لعلي حكيم. ئەم قورئانە لە الكتاب واتە لە زانیاری خوای پەروەردگاردا لە لای ئێمە بەرزە و کارزانە. ئەمجا فەرمایشتێک بەرز و کارزان بێ، فەرمایشتێک عەزیز بێ، فەرمایشتێک مەزن بێ، فەرمایشتێک ئیحکام کرا بێ. لەکوێوە ناحەقی ڕووی تێدەکا و لەکوێوە بەچیش هەمووی بە گومان. یعنی ئەو زانانە کە باسی ئەویان کردووە کاک پەیوەند ئەسیوطی هەموو ئەو ئاەتانەی دەڵێ منسوخن هێناونە سەر بیست دەڵێ وفي بعضها خلاف. ئەسیوطی عالمی زۆر معتەبەرە دەڵێ کاکە هیچیانەوەنە منسوخ نەوێ دەڵێن دهێناونەوە سەر بیست لە بیستەکەش دەڵێ وفي بعضها خلاف. محەممەد خەضری بەک لە کتێبەکەی خۆی دە ئوصول فقه دەڵێ ئەو بیستەش کە سیوطی گوتونی ئەوەتان 1 2 3 4 هیچی منسوخ نییە ئەسڵەن نییە. یعنی قەزێکە ئەوە بووە کاک پەیوەند هەندێک لە زانایان وەکو لە سەرەتاوە گوتم قوڵ نەبوونەوە نە یعنی قوڵ ڕۆنەچوون ئاەتێکیان بینیوە ڕواڵەتی ئەو ئاەتە لەگەڵەوەتی دیکەی کوتیوە نسخی کردوێتەوە بەڵکو هەندێک لە زانایان ئەوەندە غولویان کردو و تێپەڕاندنیان کردو لە نەسخدا ئاياتی ئەحکام نا ئاەتی ئەخباریشان گوتوان نسخ بۆ کردوێتەوە. ئەخبار یعنی هەر نسخ نابێتەوە خۆی پەروەردگار هەواڵی دا لەبارەی بەهەشتەوە لەبارەی دۆزەخەوە لەبارەی قیامەتەوە یان ئەو ئاەتی نسخ کردوێتەوە. بۆ وێنە پێمانە هیچ کامیان ئەویان گوتو بەڵام بۆ وێنە خۆی پەروەردگار دەفەرمێ قل يتوفاكم ملك الموت الذي وكل بكم. بڵێ ئەو مەلەک المەوتە فریشتەی مەرگ کە پێتان سپێردراوە دەتان برێنێ لێوا دەفەرمێ وانە لە شوێنێکە دەفەرمێ الله يتوفى الأنفس حين موتها. خوا ڕوحەکان وەردەگرێت لە کاتی مردنیاندا لێوێ جوا دەفەرمێ. لە شوێنێکە دەفەرمێ توفته رسولنا وهم لا يفرطون سوورەتی ئەنعامدا. هی پێشیان سوورەتی سەجدە بوو هی دواییان سوورەتی زومەر بوو ئەمەشیان لە سوورەتی ئەنعام. ڕەوانەکراوەکانمان نوێنەرەکانمان دەتان برێنن کەواتە خوا پاڵی داوتە لای سێ لایەن لای خۆی لای مەلەک المەوت لای فریشتەکان. ئەجا ئەمە تێک دەگیرێن نەخێر هیچ نەفسێک نامرێ بە بێزانیاری خوا بە ویستی خوا. ئەوەی ئیشرافی مراندنی مرۆڤەکان دەکات مەلەک المەوتە ئەو ئیشراف دەکات لەسەر هەمووی چاودێری دەکات بەڵام بەچێ دەیکا هەزاران و ملیۆنان فریشتەی لێ بەردەستدان کەواتە تێک ناگیرێن ئەوانە تا بڵێ وەڵا ئەویان ئەوی نسخ کردوێتەوە. یا بۆ وێنە خوای پەروەردگار لە شوێنێک دەفەرمێ فيومئذ لا يسأل عن ذنبه إنس ولا جان لە سوورەتی الرحمن. لەو ڕۆژەدا نە مرۆڤ نە جند لێی ناپرسرێ لە گوناحەکەی لێی ناپرسرێ لێوا دەفەرمێ وانە لە سوورەتی صافات دەخوا دەفەرمێ وقفوهم إنهم مسؤولون ڕایانگرن لیان دەپرسرێتەوە. ئەمە یعنی چی؟ زانایان ئیبن عەباس ڕەزای خوا لە خۆی بابی بێ قسەی زۆر جوان دەکات دەڵێ قیامەت موقفە هەڵوێستە ئەمجا لیان ناپرسرێتەوە وەکو لێپرسینی ئیستیفامەرەوەت کردووە یانەت کردووە بەڵام لیان دەپرسرێ وەکو لێپرسینی سەرزەنشت ئەوەت بۆ کرد ئەوەت نەکرد ئەوەت نەکرد بەڵام لێ ناپرسێ ئەرێ کردووە یان نەکردووە کەواتە کە دەفەرمێ لیان ناپرسرێ واتە لێپرسینی ئەوەی کە ئەرێ کردووە یان نەکردووە هەموو شتێک لێسەر تۆمار کراوە کە دەفەرمێ لیان دەپرسرێ واتە بۆ سەرزەنشت لیان دەپرسێ بۆ تەوبیخ. مامۆستا مەجالی ئەوم نەماوە پرسیارێکی دیکەی سەر بەخۆ بکەم بەس جەنابەت الحەمدوللا ئەوە تەفسیری قورئانیشت نووسی و گەشتیتە کۆتایی بە ئەم پرسیارە بکەمەوە پرسیارێکی زۆر سادە بۆ بینەرانە کە حەزەکەن تێبگەن بەجددی ئەگەر قورئان نەسخی تیابێ چ سوودێک جارە بە قورئان ئەگات چ سوودێک بە ئیسلام ئەگات چ سوودێک بە شەرعەگا یعنی مەبەسمانەوە ئەگەر سوودێکەکە بە ئێمە بیزانین و بڵێن ئەوە پەچی کەوتووە ئەگەر خوا نەخواستە ئێمە قەنەعەتمان وابێ کە قورئان نەسخیتیانە باشە بەڵام ئەگەر قەنەعەتمان هاتە سەرەوەی باشە زۆر باشە نەسخیتایە چ سوودێک بەم شتانە ئەگا بە قورئان خۆی بەوەی کە خوای پەروەردگار لای مەثل عەلا کە بوونە کە
دوورە لە هەچی کەم و کوڕیەکە لەو لاشەوە شەرعێکمان هەیە و ئیسلامێکمان هەیە ئەمانە چ سوودێکیان پێگە مامۆست وڵای کاک پەیوەند ڕاستە پرسیارەکەت بەجێیە یعنی ئێمە گەر بڵێن ینی قەناعەتی مسلمانان اعتقادیان بەرامبەر بە قورئان بگۆڕین کابرا دوای کە قورئان دەخوێنێ بگایەتە ئاەتێجا بە چ مەعلومەوێتەش لەوانە نیە کە نەسخ بۆتەوە ئاەتێشکی وڵای ڕێگەوەشان نەسخ ببێتەوە بە هەر بەڕاستی بیرۆکەی هەبوونی لابراو منسوخ لە قورئاندا بیرۆکەیە کە لەگەڵ مەقامی بەرزی قورئاندا ناگونجێ لەگەڵ مەقامی بەرزی قورئاندا ناگونجێ گومانی تێدا نییە چونکە خوا سبحانه وتعالى وەکو پێغەمبەری خاتم نییە صلی الله عليه وسلم خوا بەشەر نییە مرۆڤ نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و دیارە لە سونەتدا ناسیخ و مەنسوخەیە و قورئان سونەتی نەسخ کردوتەوە بەڵام سنەت نەک قورئانی پێ نەسخ ناکرێ قورئان هەر بۆ خۆشی یەکدین نەسخ ناکردوتەوە سنەتی پێ نەسخ ناکرێ بەڵام لە سنەتی پێغەمبەردا هەیە عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا شتێکی بۆ کاتێک فەرمووە دوای کاتەکە گۆڕاو شتێکی فەرمووە بۆ وێنە لە صحیح مسلمدا هاتووە لە سنەنی ترمذي وأبو داود وابن ماجه هم هاتوا كنت نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها فإنها تذكركم الآخرة فرميتي بيش اليوم قد غكر بن سرداني قورستان كان بلا مسا سرداني قورستان كان شو دروجي دوايتان دخات ويات هرو هاشتي دي كيلو بابته زور بيش پیغمبر صلى الله عليه وسلم لي قد غكر مسا سر قورستان مشن خلقك تازه لسردمي نفامي وهاتو تازه وازي لبد فرستي هناوه مەترسی ئەوە هەبوو کە دوایی لە خاوەن قەبرەکان بپارڕێنەوە لەو ئێسک و پرۆسکە دوایی کە عەقیدە و تەوحید و ئیمانە دڵیاندا دامەزراوە دڵنیا بۆ کە ناچن لە خاوەن قەبرەکان بپارڕێن وەکو مسلمانانی هەندێک لە مسلمانانی لادەری ئەم ڕۆژگارە کە لیان دڵنیا بۆ جا فەرمێتی بچن بۆ سەر گۆڕستان ڕۆژی دواییتان دەخاتەوە یاد نەک بۆ ئەوی لە خاوەن قەبرەکان بپارڕێن بەڵکو بۆیان بپارڕێنەوە ئەگەر شایستەی بۆ پاڕانەوە بوون کەواتە بەنسبەت پێغەمبەری خوا و عەلەیهی سەڵات وسەلام ئەوە جیایە مرۆڤە ئێستا دەزانێت دوایی نازانێ بەڵام خوا هەموو کاتەکانی لەبەرچاو بوون و پاشان قورئان مەتنی ئیسلامە و قورئان ئەو کتێبەیە کە خوا پێغەمبەری خاتەمی عەلەیهی سەڵات وسەلام پێوە ملزەم کردووە دەفەرمێت ثم جعلناك على شريعة من الأمر فاتبعها ولا تتبع أهواء الذين لا يعلمون دوای تۆماندانە لەسەر بەرنامەیە شوێنی کە و شوێن ئارەزوو ئەوە نەمەکەوە کە نازانن كخوا بقشتي دفرمي شويني شريعة بكوا قرآن بكوا يعني دفرمي فاحكم بينهم بما أنزل الله بوي كخوا داي بزاند حكم على بين دابك هيش هلا وردي تنخصوا هيش هلا وردي تنخصوا نيفرموا بقرا واتاني منسوخ بون بقشتي فرميتي حكم بوابك ك خوا داي بزاندو دواي شريعتي خوا بكوا يعني بقشتي خوا يفرقوا يفرموا يعني دفرمي وأنزلنا إليك الكتاب بالحق مصدقا لما بين يديه من الكتاب ومهيمنا عليه فاحكم بينهم بما أنزل الله ولا تتبع أهواءهم يعني بقشتي خوا يفرموا كواتا همو أوانيك دالخيان بو اللي داوا عندك لزانان دقرزو حرمتهم بويان هر دالخيان اللي داوا مثلا أو آياتش لقال أو تيك دجيري قول نبونا آخر بوشي تيك دجيرين زمان دوای طبعا وێنە دێنینەوە بۆ وێنە ئیشێک لەو ئاەتانە لەبارەی وەسیەتەوە کە ئەوە ئاەتی میرات ئاەتی وەسیەتی سڕێوەتەوە جا بۆچی سڕێوێتەوە وەسیەت واتە ڕاستپاردنی خەڵک بەشتی چاک ئێجا حکمی میرات لە شوێنی خۆیەتی بەڵام کەسێک کە دەمرێ با وەسیەت بکە بۆ ئەوانەی کە میرات ناگرن یا ئەوانەی کە میراتی جێگرن بەڵام ئەندازەیەکی زیادەشیان بداتێ بە وەسیەت يعني چ تێک جیرانێکە مادام تێک نەگیریان هیچ معقول نییە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەرگیز نەیفەرموو ئەو ئاەتە واتێ نەسخ کردووە هەرگیز لەفزێک نەسخ بە زمانی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام نەهاتوو بە واتایە کە بڵێ ئەو ئاەتە ئەوەی لابردووە ئەوەی دیکە هەمووی تەحلیلات و شیکردنەوەی زانانە کە ویژۆکو گوتم پێشێ بە چەمکێکی فراوان بەکاریان هێناوە دوای کە زانایانی پاشین لەسەر هەمووشیان نا هەندێکیان لەسەر پێناسەیەکی دیاریکرا بۆ نەسخ ڕێککەوتون وان زانیوە هەرچی وشەی نەسخە لەسەر زمانی زانایان و هاوڵان و تابعین کە بەکار هاتووە هەر بەو پێناسەوە بۆ زۆر چەمکەیەک ئەوان پێ بەکاردێن بەڵێ زۆر سپاس دەکەم مامۆستا ئەڵقەی ژمارە 89مان کۆتایی هات ئینشاءڵڵا لە ئەڵقەکانی داهاتوو بە درێژی باس لە بابەتەکەکەین بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم ئەڵقەیەشمان تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئەسپێر خواتان لەگەڵ